هەوڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناردنی بودجەی هەرێمی کوردستان لەم کابینەی حکوومەتدا چۆن بووەوە دشێ لە داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن داکۆتی لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کا لە بەشە بودجەدا بە دیاریکراوی ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستادا بەدی دەکرێت لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە نرخی دۆلار و دیناری عراقیدا تاکی ئەم گۆڕانکاری بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بازارەکاندا هەستی پێ دەکرێت و گۆڕانکاریی دیکە چاوەڕێی بازاری هەرێمی کوردستان دەکات و دەکشە چارەسەریەکان چی بێت کۆمەڵێک پرسیاری دیکە لەگەڵ بەڕێز دکتۆر یاخود بەڕێز دلێر عەبدولخالق قادر کاپڕێزی ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عراقن ڕاستەخۆ لە دەستە دومیانی من گفتوگوی زیاتر دەکەین کاک دلێر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مافی کورد لەناو بودجەیە چۆن جێکراوەتەوە هەوڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی چەند خولێکی پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق چی بووە و بە ئێستاشەوە بەڵێ طبعا بە درێژە قەزەی بودجە قەزەیەکە هەموو ساڵی گرنگترین یاسای لە هەر وڵاتی لە دنیا دەرچێ بە عراقشەوە گرنگترین یاسا هەموو ساڵە بودجەیە لە بەرەوەی داهاتی وڵاتەکە سەرفکردن ڕێشۆنی بارە قەرزکردنەکان داهاتەکان هەمووی دیاری ئەکرێ هەمیشە یەک لەو یاسایانەی زۆر بە زەحمەت لە عێراقا دەرەچێ یاسای بودجەیە کێشە و ململانەیەکی زۆر لەو یاساییە هەیە و ساڵانێکی زۆرە هەوڵێکی زۆر هەیە کە کورد بەشە بودجەی خۆی وەرنەگرێ بەشی بودجەی کورد لە موازنەی عێراقیە کەم بکرێتەوە ئاستەنجی بۆ دروست بکرێ و کار بکرێ ئیستحقاقی حەقیقی خۆی وەرنەگرێ مەسەلەن بۆ نمونە بەبێ ئەوەی هیچ ئامارێکی ڕسمی لە عێراقا بکرێ بودجەی هەرێمی کوردستان لە ١٧ کراوە بە 12.5 بۆ 13 لەو ڕێژانە کە دیاری کراوە هەر موازنەی بە شێوەیەک دیاری ئەەکەن بۆیە بینی بە بەردەوام ململانەیەکەیە و لایەنە کوردستانەکان بەگشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی وەکو هەموو لایەنەکانی تر هەوڵ و کاری زۆری کردووە کە هەموو موازنەیەک ڕۆڵێکی گەورە و چالاک ببینێ و تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ عێراق ئەوەیە کە ئێمە لەم وڵاتەیە ئەبێ هەموو خاوەن بڕیار بین و شەراکەتێکی حەقیقیمان هەبێ و ئەبێ داهاتی عێراق بە شێوەیەکی عادلانە بەسەر هەموو سنوورەکانەدا بەربکرێ لەو منتەڵەقەوە ئەم شەراکەتە لێستا بەدی دەکرێت کاک دلێر نەخێر وەکو پێویست نییە وەکو پێویست نییە من پێم وایە ئەسباب زۆرەکە هەبێ یەکێ لە ئەسبابەکانەوەی حکوومەتێک لە دوایەکانی عێراق کە مەسەرن لە ساڵی 2010 بە دواوە دایم هەوڵیان داوە بەشێ لەو بودجەیە ببڕن بە پاساوی ئەوەی ١٧ زۆرە بۆ هەرێمی کوردستان و ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوە نەنین و تێڕوانینی جیاواز هەیە بۆ قەزەی دەستور تێڕوانی بۆ شیکردنەوە بۆ ئیستحقاقات کرد بۆ ئەو کێشانەی کە هەن مەسەرن بۆ پێشمەرگە بۆ ئیستحقاقاتی پێشمەرگە قەزەی مادەی ئەم کێشە سیاسیانە ڕنگدانەوەی ڕاستەوخۆی هەبووە لەسەر قەزەی بودجەی عێراق باشە بەست لەو بودجەیە کرد کە ئەو بەشە بودجەیی کە ئاراستی هەرێمی کوردستان دەکرێت پێشتر لە ١٧ بوو دواتر کەم کرا بۆ لە ١14 ئێستا لە ١12.6 ینی چاوەڕێ دەکرێت لەم کابینەیە ئەم بەشە بودجەیە چی بەستەر دێت بەڵێ پێشی ئەوەی بکەین یانی پرسیارەکەی جەنابتم تەواو نەکردبوو کە ڕۆڵی یەکێتی چییە تەوان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەزعی هەرێمی کوردستان زۆر ینی فشارێکی زۆر گەورە کەوتە سەر هەرێمی کوردستان لە هەموو ڕۆکانەوە هەمومان وردەکاریەکانی ئەزانین ئەو کاتە هەوڵیان ئەدا بودجە زۆر ینی زۆر بودجە ببڕن و لە هەموو ڕۆکانەوە مەسەن لە خاڵە سنووریەکان هەوڵیانەدا لە مەتاڕەکان لە زۆر شۆن بەڵام زەختی گەورەیان لە بواری بودجەیە بوو لە بواری بودجە کاقوبات با بڵێن کە سەرپەرشتی ئەو تیمەیەکێتی نیشتیمانی کوردستانی ئەکرد کە ئەچوو بۆ بەغا و ڕۆڵی گەورە و سەرەکی بۆ دابینکردنی بودجە هەرێمی کوردستان لە عێراقا ئەو تیمە بوو کە ئەچوون تیمێکی هاوبەش بوو بەڵام سەرۆکی تیمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاقوبات بوو کە بەڕاستی سەرکەوتوو بوو لەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە یعنی چ بۆ 2022 چ بۆ 2021 لە بەروی 22 موازنە نەبوو لە موازنەی 21 2021 توانی جێی استحقاقی کوردی بە شێوەیەکی گونجاو و مافەکانی کورد لەو بودجەیە تثبیت بکە و ئەمە سەرکەوتنیەکی گەورە بوو بۆ تیمەکە بەگشتی و بۆ کاقوبات بە تایبەتی لەو ساوە تا ئێستا ئەو موازنانەی کەوەری ئەگرین لە هەموو ئەم 2 ساڵەیە هەمووی دەرەنجامی ئەو یاسایە کە لە
ینی ئەو بڕەپارەیە کە لە بودجە دیاری کراوە و سەنەدی قانونی هەموو خەرجکردنێکی ئەو پارانە ئەو ڕێککەوتنەیە کە ئەو کاتە کراوە. باش دیارە دەگەڕێمەوە سەر پرسی لە سەدا حەفدەکە بەڵام بەرلەوە کاک دلێر سەبارەت بەم پشکەی کە وا بڕیارە حکوومەتی ناوەند بڕیاری لێداوە بینێرێت بۆ هەرێمی کوردستان کە بۆ بە 400 میلیارد دینار ینی چاوەڕێ دەکرێت کەی ئەم بڕەپارەیە بڕیارەکە دراوە بەڵام خەڵک چاوەڕەیە کە بزانێ ئەم پارەیە کەی دەنێرێتە هەرێم. بەڵێ من ینی نازانم بڵێم تاریخەکەی کەی دێ بەڵام من پێم وایە دێ لەبەرەوەی مەسەن ئەم بڕیارە چۆن دراوە مەسەن ئەمە لە یاسای موازنەیە هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری مالی عراقی ئەتوان ئەم بڕەپارەیە سەرف بکەن مەسەن ئەگەر لە موازنە جێی نەکرابایەتەوە نەتوانی سەرفیکەن مەسەن ئەو 400 ناتوان بیکەنە 401 میلیارد درێژی دەبێت بۆ ساڵی داهاتوش نەخێر نایبێ ئەبێ لە موازنەی تازەیە جێ بکرێتەوە بڕیارەکە دراوە سەنەدی قانونی هەیە ئەوش موازنەی 2021 و ڕێککەوتن کراوە ئەو ڕێککەوتنە چۆن کراوە ئەو ڕێککەوتنە کراوە ینی دەرەنجامی ئەو پەیوەندیانەیەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی هەیەی لە کاتی پێکێنانی حکوومەتە لە سەرەتاوە پێش هێنانی حکوومەت دوای ئەو وەرەقەیەکی پێکێنانی حکوومەت کە یەکێتیش بەشێکە لەوە و لایەنی ترشی تایە بەڵام یەکێتیش بەشێکە لەوە لەوێ ئیتیفاق کراوە لەسەر ئەوەی ئەو موازنانە ئەبێ ئەم حکوومەتی بەڕێز سوودانی ئەبێ بەشە بودجەی هەرێمی کوردستان بنێرێ لە غیری ئەوش مادی 140 تایە بڕیاری تری تایە و ئەم 400 میلیارە بەشێکە لەو ئیتفاقانەی نراوە من پێم وانە بەڕێز سوودانی نە لە بەڵێنەکانی پاشگەز بێتەوە و نە لە وەزعێکایە ینی ئەو ڕێککەوتانە هەروە بە زووی بتوانێت پێشێریکا بۆیە من پێم وایە 400 میلیارەکە دێ و بەڵام ڕۆژەکەی وکەی ئەتر ئەویان نازانم. باشە ئەو پشکەی کە بۆ هەرێمی کوردستان دەنێرێت ینی چاوەڕێ دەکرێت لەم کابینیان گۆڕانکاری بەسەردابێت گۆڕانکاریەکەیش بە زیادبوونە یان وەکو خۆیەتی مانەوەیەتی وەکو خۆی کە لە سەدا 12.6 لە ئێستا من پێم وایە ما دەکاتە سەر دوو خاڵ یعنی خاڵی یەکەم لاکۆچی کورد پێکەوە لەسەر بودجە و داهاتەکانی خۆیانەوە خاڵێکی گرنگە یەکگرتووی کورد لە بەغا ئەو کارانەکە دوو توانا و لێهاتووی وەفدی مفاوزی ئێمە و نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی عراق بەگشتی و لە لیژنەی دارایی بە تایبەتی زەخت و شێوازی مفاوزاتکردنی ئەمان و چۆنێتی کارکردنیان پێم وایە ئەوان ئەتوانن تەحدیدی ئەوە بکەن ئەو ڕێژەیە کەمەکە یا زیادەکە یا بەرەوچوو ئەڕوا من پێم وایە ینی ئەبێ چاوەڕوانی ڕۆڵی ئەو چاوەڕوانی ئەو دوو خاڵە بکەین. باشە ئێستا شتێکی کابینین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراقا ئەویش بەرزبوونەوەی بەهای دۆلارە بەرامبەر بە دیناری عراقی ینی جەنابەت وەکو کاری پێشینێت کە هەبووە لە ئەنجومەی نوێنەراندا شارەزایت لە بواری ئابووری و داراییدا هۆکارچێکە لێسادا ئەم بەرزبوونەوەی دەبینرێت لە بەهای دۆلارەوە و ئەمە کاتیە دواتر دەگەڕێتەوە سەر نرخەکەی پێشووی چی دیکە چاوەڕێی بازاڕەکانی هەرێمی عێراقەکە. بەڵێ سەرتایانی پێویستە ئەو بڵێن لە عێراق یاسایە دەرچووە بانکی مرکزی عێراقی سربەخۆیەکی تەواوی هەیە لە سیاسەتی پارەیە یعنی لە سیاسەتی نەقدینەی خۆیان سربەخۆیی تەواوی هەیە و حکوومەت و پەرلەمانی عێراقی ناتوانن دەستکاری بکەن و کاری لەسەر بکەن. لەم فترەی ڕابردووە یعنی عێراق چۆن پارە ئەخاتە بازاڕەوە یعنی چۆن تەحدیدی علاقەی پەیوەندی نێوان دۆلار و دینار ئەکا داهاتی عێراق بەشی زۆری سەتانەوەتی بەسەرەوەی دۆلارە لە فرۆشتنی نەوت دەستیەکەوێت ئەم پارەیە لە ڕێی بانکەکانەوە بە مزایدە ئەفرۆشێ بانکەکان ئەم پارەی ئەخەنەوە ناو بازاڕەوە ئەمە لە ماوەی ڕابردووە بانکی مرکزی عێراقی وتی ئەم پارەی کە ئێمە هەمانە ئەم ئالێتی ئێمە پێی ئەفرۆشین چەند بانکێکەیە و ینی ئەم فرۆشتنە خراپ بەکاردێنن بۆ قازانجی شخصی خۆیان بەکاری دێنن و ئێمە لە ماوەی 2 هەفتەیە هەوڵ ئەدەین شێوازی فرۆشتنی پارە و یا مزایدەکردنی پارە نێوان دۆلار و دینار چاکەوە بکەین بۆ ئەوەی بە باشتر ئەو مامەڵەیە بە نێوان دۆلار و دراوە بکردرێت. ئەم سیاسەتە ئەمە بانکی مرکزی خۆی ئەیکا و خۆی ئەیزانێت چۆنە بەڵام ڕێکار و شتەکانی نەخستە پێشچاو بۆ کارەکانی باس نەکرد تەنها ئەم خاڵی باس کرد ئەوە بۆ سەبەبی ئەوەی بانکی ناوەندی عێراق وەک پێویست دۆلار نەخاتە بازاڕەوە ئەوش ینی ئەوەی بە عەربی پێڵێن عەرز و تەڵەب عەرز کەم بوو
يعني خواست و خستنە ڕوو خواست و خستنە ڕوو کەم بوو خواست زۆر بوو لە بەرامبەرە دۆلار سەرکەوت و نرخی دینار کەم بوو ئەوە کەوتە لە 146ەوە لە ماوەی ینی چەند ڕۆژێکا پارەکە بەرزە بوو بەڵام بۆ ئایندە چی لێ دێ بۆ ئایندە ئەو کاتێک کە قسەیان کرد بانکی مرکزی ئەو قسانەی کرد وتی ئەمە دوو هەفتەیە ئەگە ئەخایەنێ وەزعەکە ئەچێتەوە ڕێشۆنی خۆی بەڵام پێیەکە ئێستا قسەیەکی تر ئەکەن ئەڵێن عراق بەنیازە پارە چاپ بکە ئەگە پارە چاپ بکە من پێم وایە یعنی ئەم وەزعە چا نابێ ئەگە پارە چاپ بکات بەڵام کۆتاییەکەی لەسەر چی ئەوەستێ ینی ئەم وەزعی پارەیە ئەوەستێتە سەر ئەوەی لە موازنەی ساڵی 2023 نرخی دۆلار بە چەند تەحدید دەکردرێ ئەگەر نرخی دۆلار بە هەر چەندێ لە موازنەیە تەحدید کرێ عراق بۆندە ئەتوانێت بە بانقەکانی بفرۆشێ ئەو کاتە بانقەکان ڕێژەیەکی کەم سوود ئەتوانن بخەنە سەری باشە چاوەڕێکری ئەم نرخەی دۆلار لە موازنەیە بە چەند دەست نیشان بکرێت دیاری بکرێت نازانم ئەمە بانکی مرکزی تەحدیدی ئەەکە ئەنجومەنی نوێنەرانش ناتوانن تەخمینی کە بانکی مرکزی بە قەرارێک ئەڵێ بۆندە بۆم تەخمین کە باشە ئەم نرخەی ئێستا کە بەرامبەر بە دۆلار هێماکەم بە دوا پرسیار کاگلێت ئەم نرخەی ئێستای دۆلار بەم شێوەیە دەمێنێتەوە یعنی ڕۆشی عێراقدارایی و ئابووری عێراق و بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار چی دەڵێ چی دەخوازێت بەم شێوەیە دەمێنێتەوە یا دەگەڕێتەوە دۆخەکەی پێشتری ینی ئەگە زۆر بەپەلە وەڵام نەدەمەوە لە یاسای موازنە ئەزانین چی لێ دێ بۆ ساڵی 2023 بەڵام بۆ درێژە یعنی بۆ درێژەی کارەکان عراق ئێستا بەشێکی زۆرتری ڕێژەیەکی زۆرتری پارەکەی لە بواری موچە و ئەوانەیە بەکاردێنێ ئەوە تەسیرە کاتە سەر ئەوەی کە بڕێ پارە زۆرتر لەو بوارە سەرفکە پێویستی بەوە هەیە نرخی دۆلار زۆرتر بەرزەوە بکە ینی پێم وانی ئەوە لە 2023 بێ بەڵام بۆ ساڵی ئەنی دواتر تەسەوڕەکەم نرخی دۆلار بەرزتر بێ وەکلەوەی ئێستا هەیە بەرزتر دەبێت بە ساڵانی وا تەسەوڕی ئەەکەم لە 2023 دوای 23 لە دوای 23 دەگاتە چەند بە تەقریبی ئەو تەقدیرانە خست نایزانێ یعنی هی ئەوە نییە ئەمە شتێک نییە ئەمە قەراراتی بانکی مرکزیە ئەوان لەسەر کۆمەڵی بنەمایان هەیە لەسەر ئەو بنەمایانە لەسەر قەزەی داهاتیان لەسەر قەزەی سەرفیان لەسەر پێویستیان بە وەرەقەی نەقدی ینی بە بڕیپاری چاپکرا و هەموو ئەوانە هاوکێشن لێشی ئەدەن و اینجا بڕیار ئەدەن و تێڕوانینی ئەوان بۆ گەشەی ئابووری لە وڵات ئەوەش خاڵێکی تری مهمە مەسەن ڕێژەی چەند ئەیانەوەی عراق بەرەو پێشەوە بچێ ئەمانە هەمووی خاڵی گرنگن یعنی پێشهاتەکان ئەوە نییە بڵێ من تەسەوڕم وایە یا ئەو تەسەوڕی وایە نەخێر هەموو ئەم معادلانە لە بانکی مرکزی ئەبێ لێکەوە بدرێ هەموو چاودێرێکش هەموو تابعێکش ئەبێ هەموو ئەمانە بزانێ ئینجارە ئەتوانێت تەخمینی بکە بەڵێ بەڕێز دلێر عەبدولقادر ئەندامی خولی پێشووتری ئەنجومەی نوێنەرانی عێراق سپاس بامە دەبوون